پرۆژە یاسای چەک لە هەرێمی کوردستان ئەمڕۆ گفتوگۆی دووەمی یەکەین. پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ پرۆژە یاسای چەک لە هەرێمی کوردستان کرد. ئەم پرۆژە یاسایە لەلایەن حکوومەتەوە هاتووە. بە بڕوای پەرلەمانتاران ئەو پرۆژە یاسایە کەم و کوڕی زۆری تێدایە. بە جۆرێک یاسای ژمارە 16 ساڵی 1993 چەک باشترە وەک لەو یاسای حکوومەت پێشکەشی کردووە. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان چەندین تێبینی و سەرنجی جددی لەسەر ئەو پرۆژە یاسایە هەیە. بۆ نمونە باس لەوە کراوە کە ئەو کەسەی چەک هەڵدەگرێت تەمەنی لە 21 ساڵ کەمتر نەبێت کە پێیان وایە ئەو تەمەنە کەمە. زۆربەی پەرلەمانتارەکانیش تێبینیان لەسەر مادە سزاییەکان هەیە کە 13 14 15 16 تا 18 مادەی سزاین کە بەڕای ئێمە توندە. سەبارەت بە بەکارهێنانی چەک و مۆڵەت پێدانی مەترسیە بەو ڕەهایە مۆڵەتی پێ بدرێت بە تایبەتی ئەو تەمەنەی کە دیاری کراوە لە یاسای عێراقیدا 25 ساڵ دیاری کراوە، لێرەدا 21 ساڵ دیاری کراوە کە هێشتا قۆناغی زانکۆی تەواو نەکردووە، لە 22 ساڵە تاویەکە. ڕاستە لە کۆمپانیا ئەمنیەکانە 21 ساڵ جێگیر کرا، بەڵام بە هەندێک بۆ نمونە فلتەر و هەندێک ڕێکار و هەندێک ڕێنمایەوە بۆ بابەتی هەڵگرتنی چەک و مۆڵەت پێدان ئەگەر بۆ نمونە سنووردار نەبێ پێدەچێت ڕێژەی تاوان لە هەرێمی کوردستانە زیاتر بکرێ. بۆیە ئێمە داوامان کردووە ئەو مۆڵەت پێدانە سنووردار بێ بە تایبەتی بۆ ئەو کۆمەڵە کەسانەی کە مۆڵەتی هەڵگرتنی چەکیان پێدرێت. جێگری سەرۆکی لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستانیش پێی وایە ئەم پرۆژە یاسایە کە بڕیارە پەسەند بکرێت کێشە و کەم و کوڕی زۆرە. باز لەوەش دەکات تەنیا کێشەیان نەبوونی یاسا یان خراپیەکەی نییە، بەڵکو کێشەیان لە جێبەجێ نەکردنی یاسادا هەیە. ئەم یاسایی کە لە حکوومەتەوە هاتووە، ئەم پرۆژە یاسایی کە لە حکوومەتەوە هاتووە، من لە ئەهمیەتی یان لە قورسایی کەم ناکەمەوە، بەڵام ئەگەر بەراوردێکی بکەین بەو یاسایی کە خۆی هەیە، یاسای ژمارە 16 یاسای ژمارە 16 زۆر لەم یاسایە تێر و تەسەلترە و تەنها گۆڕانکاریەکان کە لەم پرۆژە یاسایە لەگەڵ یاسا کۆنەکەدا کراوە ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ تەمەن، ئەگەڕێتەوە بۆ بڵین ڕێژەی ئەو تەقەمەنیانەیان ئەو بڵین فیشەکانەی کە بۆ چەکی بەردەست، یعنی ئەو چەکەی کە مۆڵەتی پێدرێ ڕێژەکەی زیاد کراوە، ڕێژەی بڵین پارەی مۆڵەتەکان کۆمەڵێک شتی لەم بابەت هەیە زیاد کراوە. ئەنا یاسا کۆنەکە زۆر تێر و تەسەلا. لەم پرۆژە یاسایەدا چەند جۆرە چەکێک ئاماژەی پێکراوە، وەک دەمانچە و کلاشینکۆف و ئەو چەکانەی بە سریە فیشەک دەتەقێنن. هەر بۆیە پەرلەمانتاران پێیان وایە گەر چەکێک لە وڵاتێکی ترەوە بهێنرێتە هەرێم ناتوانن ڕێگەی لێ بگرن و سزای بدەن، چونکە لە یاسایەکەدا ئاماژەی پێنەکراوە و ناویشی نەهێنراوە، نە بە گشتی چەک نە بە تایبەتی، کە هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی پێشکەوت و کەمترین و ئازنزمترین چەکی هەیە.